دکتۆرە جوانکاری دیدان چێ و لە چ کاتێکە ئەنجام ئەدرێ؟ جوانکاری دەدان بە شێوەیەکی گشتی بریتیە لە گۆڕانکاریکردن لە شێوازی دانەکانە، ئایا لە شێوەی دانەکانە بێ، لە ڕەنگی دانەکانە بێ، یاخود لە ناڕێکی دانەکانە بێ. بۆ نمونە زۆر نەخۆشمان هەیە کە دانەکانی خوارە ئەوێت شێوەیەکی ڕێکی پێبات و شێوەیەکی جوانی هەبێت، یاخود ڕەنگی دانەکانێکێکە لەو بڵین لەو تەڵەباتانی کە نەخۆش زۆر داوایەکات و ڕەنگی دانەکانی بەدڵ نیە، ئایا زەردە ڕەنگێکی نەخوازراوە بە دڵی خۆی نیە، ئێوێ ڕەنگەکەی سپی بکاتەوانێ. و هەروەها کورتی دانەکانی زۆر نەخۆشیێت ئەڵێ لە کاتی پێکەنینە یاخود لە کاتی قسەکردنا دانەکانم دەرناکەوێت، خۆی ئێمە هەومان ئەزانین وا باشتر یاخود وا جوانترە لە کاتی قسەکردنا چواردان شێوەیەکی کەمیان دەربکەوێت و لە کاتی پێکەنیشە 8 بۆ 10 دەربکەوێت. بەڵام بەهۆی ئەوەی کە زۆربەی گەنجەکانمان ئێستا بە تایبەتی خانمان خۆیان ناوەتە فیلەر و بۆتۆکس بۆ لێویان، ئەمەوە ئەکات لە کاتی پێکەنی دانەکانیان دەرنەکەوێت لەبەری قەباری لێویان لە چاو قەباریدان یانە گەورەترە. بۆیە ئەمەش تەڵەبێکی زۆری لەسەر بۆ درێژکردنی دانەکان و گەورەکردنی قەباران. و هەروەها بوونی بۆشایی لە نێوان دانەکانە کە بۆشایەکی زۆر لە نێوان دانەکانی پێشەوەیە و یاخود بە زمانی خۆمان پێوتە دانەکانی شاشە، ئەوی شۆکارێکی ترەکە نەخۆش یاخود چارەخواز داوای جوانکاری دانەکان. دکتۆرە لەیزەریش کەوێتە بواری جوانکاریەوە؟ لەیزەریش بەڵێت، چونکە لەیزەریش بێتە هۆی سپیکردنەوەی دانەکان، گۆڕانە لە ڕەنگی دانەکان. دکتۆرە کام لەم جوانکاریانە زۆرترین تەڵەبی لەسەریان با بڵێن زۆرترین ئەنجامدانی بۆ ئەکرێ؟ سپیکردنەوە کە بەڵێ، بەڵام لەبەر ئەوەی کە سپیکردنەوە بە لێزەر یاخود بە خۆی لێزەریش دوو جۆری هەیە، لێزەرێک کە لە ناو عیادە ئەکرێ یاخود سپیکردنەوەی کە لە ماڵەوە چارەخواست خۆی ئەنجامی یاخود هەردووکی بەیەکەوە. بەڵام ئەم سپیکردنەوە شێوەیەکی کاتیە، واتە بۆ ماوەیەکی دوور و درێژ نامێنێتەوە. ئەگەر نەخۆشەکە خۆشی زۆر بەباشی ئاگای لێبێت لە زۆرترین حاڵەتە 3 بۆ 4 ساڵە مێنێتەوەوانە. بەڵام نەخۆشێک کە هێت ئەڵێت ئەمە سپیکردنەوە ئەنجام بە بەشەیەکی هەمیشەی، ئێمە ناچاریم بچینە سەر هۆڵی سمایل، واتە ڤینیری ناڕاستەخۆ کە بە دوایی بە درێژی باسی و بابەت. یعنی ئەو کاتێک کە بۆ نەخۆشەکە بیاوێت ڕەنگی دانەکەی بۆ هەمیشەی بگۆڕێت، ئەم ناتوانین بۆ تیشکە لەیزەرە بە هەمیشەی بیگۆڕین؟ نەخێر ناتوانین، یعنی ناتوانین بە هەمیشەی بە تیشکی لێزەر ڕەنگی دانەکانمان بگۆڕین، چونکە نەخۆشێکی زۆر تەڵەبی لەسەر ئەوە هەیە کە دانەکانی بۆ هەمیشەی بە لێزەر سپی بکاتەوە. بەڵێ لەبەرەوەی لێزەر کار لەسەر مینای دانەکە، مینای دانیش بە پێی کات بە خواردن ئەو ڕنگانی کە لە خواردنەکانی ڕۆژانەمان هەیە کە ئیخۆین دووبارە ڕەنگی ئەکاتەوە، واتە شتێک نییە کە بتوانێت لە مینایدان بە هەمیشەی بە شێوەیەکی سپی بهێڵێتەوە.